بەهۆی ساردی کەشوهەواوە ئاگریان کردووەتەوە و خۆیانی پێگەرم دەکەنەوە. خانەنشینانی دەڤەری ڕاپەڕینن هاتوون تاکو لە 2025دا موچەی مانگی 11 ساڵی ڕابردوو وەربگرن. وەک خۆیان دەڵێن لە 6 و 7 بەیانیەوە نۆرەیان گرتووە. ئەرە بەخوا سەرمان خەریبار بگیرێ من دەم نەمابوو. ئەی سەرما ئەرە وڵا سار ئەوێستا ئاگریان کردووە تۆزێ ئاهمە هاتۆتەوە بەرێ ئەرەوڵە هیچ بکەین کاک. ئێستا ژەگەرێەوە دەبێ قەرزی بدەمەوە. ئەرەوڵا 3 مانگ جارێکە قەرزم لەسەرە بخۆم لەسەر دەستی خۆم دانیشتم. ئەیچ مێردەکەم تقریبەن 35 ساڵی خزمەتە بوو ئەوە ژیانەکەشمە. ئاگرتان کردوەوە سا دەجەوەکەی یانەتەوەڵا سەرماەکە هەموو نەخۆشی پستمان دێشی قاچمان دێشی های ناخۆش نییە بە 3 مانگ جارێک مەعاشی وەرگین ئەو هەمانە دەین ئەی ناخۆش نییە هەموو پیر و کەتەر بووین و کرێخانوویە دەین و خانەنشینێکی بەتەمەنە و بە تامەزرۆییەوە چاوەڕێی خوێندنەوەی ناوەکەی دەکات تاکو موچەکەی پێ بدەن. یەکێکی دیکە نزا دەکات خوددا ئەو دەسەڵاتدارانەیان بە خەڵکانی باشتر بۆ بگۆڕێت. بام هاشم بڕێک پێکی دەنێت 400,000مان دەنی نازانە بە عیلاج دەی نەبە ئازوقەی دەی بەو گرانە خوڕقیتی ئەوە لەو ملەتە فەقیر هۆژاری دەکەن. بۆ چاویان لەو ملەتەی نییە بۆ ئاگان لەو ملەتەی نییە بەنانی حالی مێ گەورە بوون دێشوی هەمبانی بەنانی خەڵکی گەورە بوون ئەلحام بۆ چاویان لەو ملەتەی نییە وەڵی بەنان من تو گەورە بوون خۆ پێشمەرگە بوون قڕبەستەرە پیاویان نەبوو دەبەرکەن چیان نەبوو. ئێستا چۆن ئێستا بەکەیفی خوا دەخۆن و دەکەن خوێنی ملەتیا دەمژن کابرا جیرانی مێ لەسەر کە بکانم وەڵڵا کوتی 6 مانگە گۆشتم نەخوادووە بە 600 پێزانە وەڵڵا نیەتی ئەگەی بۆ چاوی لەو ملەتەی نییە بۆ ناگەڕێ بە فەقیر وێژان بڵێ کێ فەقیرێکی فەقیر نییە. تۆ بە 3 مانگان ئەبە حاڵی بەشێست دەکا نەخۆشی هەیە ئیجازت هەیە لە کرێخانووی دای قەرزداری ئەوەی وەری دەگریت لە قەرزەکەی دێەوە ئەتا خواز زمانجی 12 دێتەوە یان ناتەوە نەزر. بابی من زۆر ناخۆشە زۆر خراپە ئیوە هەیە لە قەرزی داتەوە وەڵام من قەرزداریم لە خوای بە زیادێ بەڵام بەخوای کەمیشە یعنی بەش ناکات تا دێتەوە. ئەی سۆنەرێ وەڵا دەبێت لە قەرزی بدەینەوە دەبێت لە نەخۆش و دکتۆر و هەموو دەرمانی بدەین ئەوە. دوای ساڵانێکی زۆر لە خزمەت و قوربانیدان خاننشینان بەم شێوازە دەبێت موچەکانیان بە چەند مانگێک جارێک پێ بدرێت وەک خۆیان دەڵێن ئەویش دەبێت لە قەرزی بدەنەوە. هەندێک جاریش بەهۆی دۆخی ساردی کەشوهەواوە ئاگر دەکەنەوە و خۆیانی پێگەرم دەکەنەوە. بەرپرسانیش خەم سارد و بێباکن لە ئاستی پێدانی موچەکانیان. ڕێناس ئەرسەلان کەناڵی پێیام ڕانیە.